سلمان زیاتر لە 27 ساڵە لە بازاری شێخاڵای هەولێر تەماتە دەفرۆشێت. ئەو دەڵێت بەهۆی بەرزبوونەوەی نرخی تەماتە لە بازاردا بازاریان سست بووە، هاوڵاتیانیش لە جۆر و نرخەکەی ڕازی نین. والله ئەوڵاتیان زۆر ڕقە لە وەزعە بەڕاستی لەبەر کابرای فەقیرەکە 2000 بەرچینیە بدا بە شکێ تەماتە خۆمان بێ بڕێک باشە این جنوب بێ بڕێک باشە ئەو نوع باشە بە دەودی ناخورێ تورکیا بە جوانە بە ناخورێ. ماوەیەکە لە بازارەکانی شارەکانی هەرێمدا نرخی تەماتە بەپێی جۆرەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە و نرخی کیلۆگرامێک گەیشتۆتە زیاتر لە 2000 دینار. بەڕاستی سعرێکی زۆر گران بووە بەڕاستی ینی جا لێرەدا ئەوانیش تەماشا دەکەی هەمووی دەگەڕێتەوە سەر بازەکە خەڵکە فەقیر و هەژارەکە بیدایە. بەرپرسانی وەزارەتی کوشتتوکاڵی هەرێم هۆکاری بەرزبوونەوەی نرخ بۆ ئەوە دەگەڕێنەوە کە ساڵانە لەم وەرزەدا بەرهەمی تەماتە لە خانوە پلاستیکیەکاندا تەواو دەبێت و تا نزیکی وەرزی هاوین تەماتە لە دەرەوەی ئەو خانوانە بەرهەمی نابێت. ئەوە نەک لە ئێنواتی مە لە وڵاتانی ئەوەی کە سەرچاوەلێشی دێنی وەکو ئێران وەکو تورکیا وەکو عێراق لە هەمووان هەبواە لەو مانگەی مانجی پێنج پاش چەند ڕۆژشکە نرخی بەرەودا بەزین دەڕوە لەبەر ئەوەی تەماتەی دەرەوە پێدەگا ئەوی دەرەوەی خانووی پلاستیکی بە تایبەتی لە ناوڕاست و خوارێ عێراق تەماتەکانی پێدەگا هی خۆشمان لە 15 پێدەگا بەڵام هەموو کاتەکان لە مانجی چار ئەو گرانی پەیدا دەبێت. بەشی زۆری ئەو تەماتەی ئێستا لە بازارەکانی هەرێمدایە لە تورکیا و ئێرانەوە هاوردە دەکرێن و نرخەکەی جۆرا و جۆرە. بارپرسانی وەزارەتی بازرگانی دەڵێن ڕۆژانە تیمەکانیان چاودێری بازار دەکەن و هەر کەسێک نرخ بەرز بکاتەوە لێپرسینەوەی لەگەڵ دەکەن و سزا دەدرێت. ئەگەر بێت و احتکار بکردرێ یا ئەوە بێت و نرخەکەی زۆر بەرز بیتەوە دووقات و سێقات ببیتن ئەمە تەدەخلی لێ دەکەین وات بڕای دەگرین و بە دوواداچوونی بۆ دەکەین بە هاوکاری و هەماهەنگی پارێزگاکان. ئەو تەماتەی جوتیاران چاندویانە لە نابەڕاستی مانجی حوسەیراندا پێدەگات. تەوابوونی بەرهەمی خانوە پلاستیکیەکانیش کێشەی کەمی تەماتەی دروست کردووە. بەو پێش پێدەچێت نرخەکەی بە بەرزی بمێنێتەوە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.